لە تەمەنێکی بچووکدایە، بەڵام هەستی بەرپرسیارەتی بەرامبەر نەریتی بەخشین لە هەزریدا شەکەرەی کردووە. ڕۆز قوتابی پۆلی هەشتەمی بنەڕەتیە لە یەکێک لە قوتابخانە تایبەتەکانی شاری سلێمانی. بە چەندین بەرهەمی خواردن و شیرینی بەشداری پرۆژەکەی کردو و دواتر دەڵێن پارەکەی دەبەخشنە پرۆژەی خێرخوازی. من ئەمڕۆ ڕێبەرە ئەمڕۆ شیرینی ئەمریکی و کوردی ئەفرەشین بۆ خەستەخانە هیوە کەستەم یان بە کەفی خۆ حەز لە کامیانە بای 2000 ئەنجە دانێک ئەوەکە خۆی دروست کراوە بای 1500. ئەم مناڵانە لە هەمان پرۆژە بەشدارن بە ناوی چالاکی ساڵانەی ڕۆژی پێکەوەی کۆمەڵگا ناسرا و بە کۆکۆدەی، بەڵام هەر یەکەیان بەرهەمی جیاوازیان پێشکەش بە سەردانکەران دەکەن، وەکو کاری دەستی و خواردنی ئامادەکرا و تابلۆ و سەرتاشین و چەندین کاری تر. لە بەرامبەر هەر کارێکدا بڕێک پارە وەردەگرن و دواتر بە سەرپەرشتی مامۆساکانیان پارەی کۆی پرۆژەکانیان دەدەنە ناوەندێکی خێرخوازی. من ئیشەکەم تاتوێ تاتۆ دروستەکەم بۆ خەڵک بە مڕەکەب دای ئەتوانن بڕۆن بە لفکە لیکەنەوە و هیچ زیان ناگێنە بە پێستەکە و پارە کۆکەینەوە بۆ خەستخانەی هیوە. وەڵای پێشمەکە فرۆشین کەپکێک قاوە لەگەڵ کرۆسۆن. ژمارەیەکی زۆر لە خوێندکاران کارە جۆرا و جۆرەکانیان نمایش کردووە. دایک و باوک و کەسوکاری قوتابیان وەک پاڵپشتی پەروەردەی و فێرکردنی مناڵەکان لەسەر نەریتی بەخشین و خێر لە ڕێگەی کڕینی کاری مناڵەکانەوە بەشدارن لەم پرۆژێدا. لەم ڕۆژەدا خوێندکارەکانمان ئەو کاڵانەی کە خۆیان لە ماڵەوە دروستی ئەەکەن لە خواردن لە مجەوهرات لەو بابەتانە دێنن ئەرزەکەن و پاشان وەکو بسسێک وەکو چالاکیەکی پیشەیی نمایشەکەن و ئەیفرۆشنەوە بە خەڵکی، پاشان داهاتی ئەم پرۆژەیە لە کاری خێرخوازیە خەرج دەکرێتەوانێت. ئەم پرۆژەیە نەریتێکی ساڵانەی قوتابخانەکەیە و وێڕای ئەوەی بەشێکە لە ئەرکی پەروەردەیی قوتابخانەکە هاوکات دەبێتە هاوکار و دەستگیرۆی ئەو ناوەندەی پارەکەی پێدەبەخشرێت کە ئەم ساڵ دەڵێن دەیبەخشنە نەخۆشخانەی هیوە. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.